ساتی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنە تیمەکانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە سەرجەم ئەنجومەنەکانەوە بە گڕوتینەوە پۆستەر و فلێکسی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری هەڵدەواسن. ئێمە لە کاتژمێر 12 شەو دەستمان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە بۆ پەرلەمانی کوردستان وەکو مەڵبەندی سۆران لە سەرجەم سنووری ئەنجومەنەکانی حەریر و خەلیفان و ڕەواندوز و سۆران وەروە لە باڵەکایەتی و لە سیدەکان لە هەموو ئەو شوێنانەی کە سنووری مەڵبەندن. خوازیارین کە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری ئەم جارە و دەنگدەرانی کوردستان بەڕاستی هەموو ئەو نەهامەتی و ئەو قەیران و ئەو ناڕحەتیانەی کە دەسەڵات بەسەر ئەو میلەتەی هێناوە لە بەرچاویان بێ و متمانەی خۆیان بە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری بدەن. هەر ئامادەشین ئینشاڵڵا بە هەموو شێوەک لۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی کە کاندیدی دڵسۆز و دەستپاکن ئینشاڵڵا کە سەرکەوتووە بن. و دەستخۆشی لە هەموو تیمەکانەکەین لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان. خوای گەورە پاداشیان داتەوە، دەستخۆشیان لێ ئەەکەین. بانگەشەکارانی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری داوا لە هاوڵاتیان دەکەن متمانەی خۆیان بە کۆمەڵی دادگەری و کاندیدەکانیان بدەن تاوەک هەمیشە دەنگێکی دلێر بن و بەرگری لە مافی ڕەوای هاوڵاتیان بکەن و زۆڵم و ستەم ڕابگرن. وەخوازیاریشم خەڵک ئەهلی وەفا بێ بۆ کاندیدانی کۆمەڵی دادگەری و دەنگ بە لیستی ١٤٧ بدەن و دەنگ بە کاندیدەکانی بدەن. خەڵکی هەرێمی کوردستان دەبێ ئەو قەیرانانەی لەبەرچاو بن، جار لە قەیرانی بێموچەیی و قەیرانی بێمتمانەیی، قەیرانی بێکارەبایی، قەیرانی جادە و ڕێگاوبان و قۆرغکردنی دەسەڵات و دەست بە سەرداگرتنی سەرەت و سامانی ئەم خەڵکە هەمووی ئەو خەڵکە دەبێت لە بەرچاوی بێ. خەڵک لە 4 ساڵ ڕۆژێکی هەیە، دەقەیەکی هەیە، توانم بڵێم سانیەیەکی هەیە بۆ دەنگدان. ئەو دەقە و سانیە دەتوانێت استیغلال کاتن. پاڵپشتێکی گەرمی ئەم لیستە ئاکەین، لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری. بەڕاستی ئێمە پاڵش دەکەین هەم بە دڵسۆزی ئینشاڵڵا بە خۆبەخشی بەشدارە بین لە هەڵمەتی هەڵبژاردن و سەرخستنی ئەم لیستە. چونکە ئێمە وەکو گەنج و لاوان بەڕاستی ئومێدەکان و هیوامان زۆر بە ئایندەی ئەم حیزبە هەیە. کۆمەڵی دادگەری و نوێنەرەکانی لە پەرلەمان لە خولەکانی ڕابردوودا هەمیشە دژی ستەم و نادادی وەستاونەتەوە و لەو پێناوەشدا بازیان داوە. کۆمەڵی دادگەری کوردستان بە لیستی ژمارە ١٤٧ و بە کۆمەڵێک کاندیدی بەهێزەوە بەشداری لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکات و ئومێدی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی دەنگ بەم لیستە بدەن و ئەو زوڵم و ستەمە ڕابگرن کە ساڵانێکە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەسەر هاوڵاتیان سەپێنراوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.